هەرچەندە حکوومەتی هەرێم پارەی تەواوی لەبەردەستە بۆ دابەشکردنی دوو موچە، بەڵام تا ئێستا وێڕای ناردنی پارە لە بەغداوە 3 موچەی موچەخۆران قەرزارە و لە پاییزدا بە 2 هەفتە موچەی یەکەم مانگی هاوین دابەش دەکات. دوای ڕێکەوتنی نێوان بەغداد و ئەولێر، حکوومەتی عێراق بە 3 گوژمە بڕی 700 ملیار دیناری وەکو قەرز خستووەتە سەرژماری بانکی وەزارەتی دارایی هەرێم. هاوکات حکوومەت پارەی 3 مانگی ڕابردووی داهاتی ناوخۆی لەبەردەستە و هاوکاری یاوپەیمانان بەردەوام گەیشتووە و ڕۆژانەش نەوتێکی زۆر لە ناوخۆ ساغ دەکرێتەوە و بڕێکی زۆریش بە قاچاق لە ڕێگەی زاخۆوە دەفرۆشرێت. کۆی ئەم پارانە زیاتر لە 2 تریلیۆن دینار دەکات کە بەشی دابەشکردنی دوو موچە دەکات و لێشی دەمێنێتەوە، بەڵام دەسەڵاتداران هێشتا موچەی 1 مانگیشیان دابەش نەکردووە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام، ئێستا داهاتەکانی حکوومەتی هەرێم 4 جۆرن: 700 ملیار دینار قەرزی حکوومەتی عێراق، نزیکەی 1 تریلیۆن دینار داهاتی ناوخۆی 3 مانگی ڕابردوو، 90 ملیار دینار هاوکاری 3 مانگی هاوپەیمانان، داهاتی فرۆشتنی نەوت لە ناوخۆ و بە قاچاغبردنی لە ڕێگەی تورکیاوە کە بڕەکەی لە چەند مانگی ڕابردوودا دیار نییە، بەڵام ئێستا مانگانە نزیکەی 150 ملیار دینارە. یەکێک لە کێشەکان دیار نەبوونی داهاتی ئەو نەوتەیە کە لە ناوخۆ دەفرۆشرێت و بە قاچاغ دەبرێتە دەرەوە، کە لە ئێستادا بڕەکەی ڕۆژانە زیاتر لە 100,000 بەرمیلە و تا ئێستا ئەو پارەی لەو نەوتەوە بەدەست هاتووە بۆ وەزارەتی دارایی ناگەڕێتەوە. کۆی ئەم پارانە زیاتر لە 2 تریلیۆن دینارە کە بەشی دابەشکردنی دوو موچە دەکات لە ماوەی 2 ڕۆژدا دابەش بکرێت، بەڵام حکوومەتی ماوە بەسەرچوو تەنیا موچەی مانگی 7 دابەش دەکات کە ئەویش 8دا کۆتایی پێدێت. ئەمە لە کاتێکدایە بەغدا ئەو پارەی ناردوویەتی بۆ موچەی مانگی نۆی ناردووە و جەخت لەوە دەکاتەوە کە حکوومەتی هەرێم بەشی مانگەکانی 7 و 8 داهاتی هەبوو و پێویستی بە قەرزی دیکە نییە. بەڵام وێڕای ڕێکەوتنەکانی حکوومەتی هەرێم بە پارەکەی بەغدا و بەشێک لە داهاتی ناوخۆ لە مانگی دەدا موچەی مانگی 7 دابەش دەکات. نەدان و دواکەوتنی موچە دەوامی لە فەرمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستان کردووە بە نۆرە، تەواوی کەرتی پەروەردەی لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانی لە کار خستووە، دامەزراوە و نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی پاک خستووە. موچەخۆران لە بوونی داهات دڵنیان و داوا دەکەن دوو موچەیان بەیەکەوە پێ بدرێت، ئەمەشیان کردووەتە پێشمەرجی ئاساییکردنەوەی دەوام. ئەم دۆخەش کاریگەری نەرێنی و ڕاستە و خۆی کردووەتە سەر ژیانی هاوڵاتیان، تەواوی وەباڵەکەشی لە سۆی دەسەڵاتدارانی بێباکی هەرێمی کوردستانە.